تاوان بەر لەوەی چینە ناو تێکستەکە و تێکستەکە دەست بە لێکدانەوە و تەواوکردنی تێکستەکە پێنەگەر بگونجێ دەبێ باسێ لەوە بکەین کە ئەم دیکارت بۆچی دیکارت ئایا لە ئێستا ئێمە دیکارت هیچ کۆمەکێکمان دەکا بۆ ئەم وەزای کە ئێستا ئێمە تیادا هەین یا ئێمە بە لە بیرکردنەوە دەکەوینە کوێی ئەو شوێنەی کە دیکارت باسی دەکات طبعا سەرەتای بیرکردنەوەی ئەوروپی بە دیکارت دەست پێ دەکا و بیرکردنەوە ئامانجێکی هەیە کە دواتر ئەو ئامانجە گۆڕانی بەسەرادێ دەگۆڕێ بۆ ئامانجێکی تر کە گۆڕا بە ئامانجێکی تر ئەمەی لێ دەکەوتوێتەوە کە ئێستا هەیە و فعلا شتێک ئەگەر بکرێ ناوی بنێین مۆدێرن دیکارتە و دیکارتەوەوانەی کە دیکارتیانە دواتر بیریان کردوێتەوە و ئەوەی کە ئێستا هەیە پێی دەوترێ مۆدێرن ڕێک پێچەوانەی ئەوەیە کە بە معنای دیکارت ئێمە پێی دەڵێن مۆدێرن کەوەی پێ دەوتێ مۆدێرن پەیڕەویکردنە لە کۆمەڵێ نەریت کە تۆ لە ڕێگەی پەیڕەوکردن لەم نەریتانەوە دەبیتە کاینێکی مۆدێرن نەک هەر تۆ وەک مرۆڤێک تەنانەت زمانەکەت بۆ ئەوەی ببێ بە زمان نەریتێک دانراوە بە پێی ئەو نەریتە پێی دەوترێت زمان ئەگەر ئاوان نەبێ زمانەکە ئەمە نە زمانێکی مۆدێرنە خوای دەکرد کولتورێکی دەوڵەمەندیشیە بوو زمانێکی مۆدێرن نیە بۆ نمونە ئەگەر زمانێک ستاندارد نەکرێ وەکو زمان حسابی لەگەڵ ناکرێت چونکە ستانداردکردنی زمان مەرجی بە مۆدێرن بوونی زمان بۆ نمونە زمانی کوردی زمانێکە ستاندارد ناکرێت بەس کولتورێکی نە کولتورێکی دەوڵەمەند هەیە چەند کولتورێکی دەوڵەمەند هەیە کولتوری نووسراوە بەڵام لەبەرەوەی ستاندارد ناکرێ وەکو زمانێک ناناسێنێت هەر لەبەرەوەی ستاندارد ناکرێت لە کاتێکە ئەگەر لە ڕووی زمانەوە سەیریکەی ئەو دۆخەی زمانی کوردی تایە دۆخە هەرە باشەکەی زمانە نەک ئەو دۆخەی کە زمانی عەرەبی تایە کە بەر لە 1000 ساڵ ستاندارد کراوە عەرەبەکان هیچ پێویستیان بە ستانداردکردنی عەرەبی نەبوو ئەمە مۆدێرن ئەوەی کە ناونداوە مۆدێرن و دەکرێ من بە مۆدێرنیزم ناوی بەرم ینی ئایدۆلۆژیا ینی مۆدێرن خوازی مۆدێرن خوازی هەموو ئەوەی کە خوازی پێوەیە جۆرێک لە دەسەڵات لە پشتەوە هەیە جۆرێک لە سەپاندن لە پشت ئەم خوازیەوە هەیە مۆدێرن خوازی داوا لە تۆ دەکا مۆدێرن بی ئەگەر بێت و مۆدێرن نەبی تۆ بەهات نییە لە ناو گیانە گیانی مۆدێرنە داوا لە کولتورەکەت دەکا مۆدێرن بێ داوا لە زمانەکەت دەکا مۆدێرن بێ مەرجیش بۆ مۆدێرن بوون نەریتێکە کە دانراوە ئەمە کێشەکەیە یعنی تۆ مۆدێرن دەبی بەوەی کە نەریتێکەیە پەیڕەوی بکەیت مۆدێرن نابی بەوەی کە نەریتێکەیە دایبێنیت یعنی دیکارت نەریتێک دادێنێت دیکارت داهێنەری نەریتی بیرکردنەوەی ئەوروپیە وەکو چۆن دەتوانین بڵێن ئەرستۆ داهێنەری نەریتی بیرکردنەوەی گریکیە لە ڕێگەی ئۆرگانونەکەیەوە منتیقەکەی ئەمە تیۆریزەکردنی نەریتی بیرکردنەوەی گریکیە دیکارتیش نەریتی بیرکردنەوەی ئەوروپی دادەهێن و لە ڕێگەی ئەم نەریت گۆڕکێیەوە تاوان لە سەردەمی دیکارتە ئەوروپیەکان بە نەریتی گریکی بە مەدرەسی کرا و بیریان دەکردەوە ینی نەریتێک کە لە ناو زانکۆکان و فێرگەکانیانە وەکو نەریتێکی ڕەسمی چەسپێنراوە هەر کەسێک بۆەوەی ببێ بە عالم دەبێ
ئەو نەریتە وەرگێ بە پێ ئەو نەریتە بیرکاتەوە نابێت لەیلادا. دیکارت دەستکاری ئەم نەریتە دەکات. دیکارت دەڵێ عەقڵ دەتوانێت نەریتی خۆی دابێنێت و لە ڕێگەی ئەوەی کە کردی ئەو نەریتەی داهێنا بۆ بیرکردنەوە. طبعاً مەوزوعی لۆجیکی گۆڕی لە لۆجیکەوە بۆ میتۆد. ئێستا ئەوەی ئێمە دیکارت بۆمان باز دەکات میتۆدە، ڕێگایە، لۆجیک نییە. یعنی بە معنایەکی تر لۆجیکی ئەوروپی عیبارەتە لە میتۆد، یان میتۆدی گریکی عیبارەتە لە لۆجیک. بەس ئەمەی کە دیکارتێکە ئەمە حەقی ئەوەی هەیە پێی بڵین میتۆد، بەس ئەوەی ئەرستۆ کردی حەقی ئەوەی هەیە پێی بڵێن لۆجیک. و ئەو ئەمە دەکات کاتێک کە ئەم نەریتەی تازەی بیرکردنەوە دێت ئیتر دنیا دەگۆڕێ. بۆچی؟ چونکە کاتی ئێمە بە نەریتێکی جیاواز بیرمان لە جیهان کردەوە ئەو کاتە جیهان شتانێک لە ناو جیهانە دەبینین کە پێشتر نەمان بینیوە. و کاتێک دیکارت ئەمەی کرد ئەو کاتە بینینی ئەوروپی کەوتە کارکردن بۆ بینینی ئەوەی کە نەبینراوە. و لە ڕێگەی چیەوە؟ لە ڕێگەی هەر نەریتێکی نوێ ئێمە بۆ نمونە لە تەبیعە دەکۆڵینەوە، دەباتە ناو منتقەیەک لە تەبیعە کە نەریتەکەی پێشوو ناتوانێت بمان باتەوێت. بۆ نمونە کاتێک ئێمە لەگەڵ ئەرستۆ دەچین بۆ ئەوەی لە پەیدابوونی گەردوون بکۆڵینەوە، ئەرستۆ بە ڕێگایەکە دەمانباتە شوێنێک ئەو منتقەیی کە دەمانبا لە بیرکردنەوە. تەمان باسی منتقەی مادی ناکەم، باسی منتقەی عەقلی دەکەم. هەمان منتقە نییە کە بۆ نمونە نیوتن دەمانبات یا دیکارت خۆی دەمانبات. لەبەرەوە فیزیکای ئەوروپی فیزیکایەکی جیاوازە لە فیزیکای گریکی. وەزانست لە شوێنەکە پەیوەندی بەم ڕێگایەوە هەیە، بەڵام ڕێگاکان هیچ ڕێگایەکت نییە تۆ بڵێ ڕێگایەکی جیهانی یونیڤەرساڵە. دەکرێت هەموو خەڵکی بە ڕێگاکەی دیکارت بیرکاتەوە، دەکرێت بە ڕێگاکەی ئەرستۆش بیرکاتەوە. بەڵام ئەگەر هەموو خەڵکیش بەو ڕێگایە بیرکاتەوە، ئەو ڕێگایە دیکار ڕێگایەکی ئەوروپیە، یعنی هەویەیەکی تایبەتی. و ئەو ڕێگایەی ئەرستۆ ڕێگایەکی گریکیە، ئەوە هەویەیەکی تایبەتی. و دەکرێت ڕێگای تریش هەبێ کە بۆ بیرکردنەوە و نەریتی تر هەبێ بۆ بیرکردنەوە. دەکرێت نەناوی میتۆد بێ، نەناوی لۆجیک بێت. و میتۆد و لۆجیک ناوی نەریتەکانن. لەڕاستە کام نەریتانە؟ ئەو نەریتانەی کە ئێمە بیریان پێ دەکەینەوە. جا ئێمە لێرە باز لە نەریت داهێنان دەکەین. ئەمانە مەزان وەکو چی وایە؟ وەکو وایە ئێمە بە زمانە قسە دەکەین و کۆمەڵە زمانەیە ئێمە قسەی پێ دەکەین. ئێمە بین زمانێکی تر دابهێنین، داهێنانی زمانێکی تر، ینی داهێنانی کۆمەڵە یاسا و کۆمەڵە داتای تر کە ئێمە بەو داتایانە بەو یاسایانە ئەو داتایانە بەکاردێنین و گوتنی پێدەنین هەراو. بەڵام هەموو ئەوەی کە ئەم میتۆدانە ئاشکرای دەکەن حەقیقەتە، یعنی شتێک هەیە جێگیرە، شتێکی ژەیە گۆڕاوە. ئەوەی گۆڕاوە شێوازە، فۆرمە. ئەوەی نەگۆڕە ینی چۆنیەتی. ئەوەی گۆڕاوە چۆنیەتیەکان دەگۆڕێن، بەس چێتێکە هەمان چێتیە لە چۆنیەتێکی تردا. لەبەرەوە لە چۆنیەتیەوە سێرکەی ئەڵێ حەقیقەت نسبیە، لە چێتیەوە سێرکەی ناتوانین بڵێ نسبیە. ئەمە لێرە کێشەکە دروست دەبێت، کێشەی نسبی و ڕەها لێرەوە دروست دەبێت. وفعلا تۆ هەتا دەرک بە حەقیقەتی ڕەها نەکەی، حەقیقەتی ڕەهای شتێک کە دەڵێن ڕەها مەبەستمان شتێکی میتافیزیکی نییە، ینی وابەستە نییە. ڕەها و لەگەڵ وابەستەیەکە، لەگەڵ تەنها نسبیش یەک نییە. وابەستە ینی چی؟ ینی ئەم وابەستە نییە بە شتێکەوە، بەڵام دەکرێت شتانێک وابەستە بن بمەوە. ئەم لەسەر شتێکدا نەمەزراوە، بەڵام دەکرێت شتانێک لەسەر ئەم دامەزرێن.
وەکە شتانێک لەسەر ئەمدا دەمەزرێن ئێمە وا تەسەور دەکەین ڕەهانیە بەس ڕەها ئەوە نییە کە شتانێک لەسەریدا نامەزرێت شتانێک پێوەی پێوەزنی ئەوەیە کە ئەم بە شتانێکەوە پەیوەزنیە یعنی فەرقەیە لە بینی ئەوەی تۆ بە شتێکەوە پەیوەزبی شتێک بە تۆ پەیوەزبێ شتێک لەسەر تۆ دامەزرێ تۆ لەسەر شتێک دامەزرێت بۆ نمونە یاساکانی زمانێکی دیاریکراو یا نەریتێکی کۆمەڵایەتی دیاریکراو هەڵسو کەوتێکی کۆمەڵایەتی دیاریکراو لەسەری دادەمەزرێت کەواتە هەڵسو کەوتەکە وابەستەیە بە چیەوە بە یاساکەوە ئەی یاساکە وابەستەیە بە چیەوە کاتێ یاساکە ئیتیفاقیە تۆ ناتوانین بڵێ وابەستەیە بە هیچەوە و کاتە و یاسایش فعلەن دەبێتە یاسایەکی ڕەها چوو کەشتێکی لەسەر دادەمەزرێت لە کاتێکا خۆی لە ئەساسەوە چییە ئەگەر بچی بۆ دروستکردنی ئەم یاسایە و کاتە تۆ لە بەردەم یاسایەکەی کە ڕەهانیە بۆ معنایی کە جێگیرە هەر ئەو یاسایە هەیە ینی کۆمەڵێ جۆری تر لە یاسای کۆمەڵایەتی هەن کە چی لەسەردا دەمەزرێت ئەو کردەوانی لەسەردا دەمەزرێت گرنگی دیکارت بۆ ئێمە چییە لەوانەیە گرنگی دیکارت بۆ ئێمە یا یادخستنەوەی دیکارت بۆ ئێمە دیکار شتێکمان یاد خاتەوە ئەو شتێک کە یادی ئێمەی دەخاتەوە و ئەو شتێک کە یادی دەخاتەوە چ بۆ ئێمە چ بۆ هەر میلەتێکی تر من پێم وایە بۆ ئێمە لە هەموو میلەتێکی تر گرنگترە سەبەبەکەی چییە سەبەبەکەی هۆیە ئێمە کێشە ئەساسیەکەمان لە ڕاستیا کێشەی بوونە یعنی کێشەی کورد کێشەیەکی سیاسی نیە لە ڕاستی کێشەی بوونە یعنی کێشە سیاسیەکە وەکو وایە ئەم کێشەیە بێت ڕەنگی دابێتەوە لە ڕنگدانەوەکەی بۆتە کێشەیەکی سیاسی نوانایمە کێشەیەکی قوڵ وجودیمان هەیە ئێمە هەین و نیشین یعنی ئێمە هەین لە عینی کاتیشان نین ئەمە پارادۆکسە وام پارادۆکسە هەر لە ئەوە نییە کە ئێمە تایە دەژین بەڵکو باحسەکانیش کە لە کورد دەکۆڵنەوە هەردەگەن ئەو پارادۆکسە کە نابێ بدەن ینی چونکەمە واقعە ئەم پارادۆکسە بەس چی نەجاتمان دەدا لەم پارادۆکس لە ڕاستی ئەم پارادۆکسە لە شوێنێکا دروست دەبێت کە لەو ڕواڵەتانایە کە ئێمە دەبینین ئەمە لە پشتەوە کاتێ ئەمەی کە هەیە ئێمە لێ دەکەینەوە دەگەینە بنەماکە لە ناو بنەماکە پارادۆکسن یعنی کاتی ئەمە لە دەرەوە سەیری دەکەین شتی لێک دژ دەبین بۆ نمونە پارادۆکس دەکەوە پارادۆکسە لێک دژە تۆ دەڵێی زمانی کوردی هەر خۆی لێک دژێکی گەورەیە زمانی کوردی کوکان هەورامیەکەی لای ئێمە کە قسەی پێ دەکەین یا سۆرانیەکەی ئێرە یا ئەڵێ ئەمانە لاجەنین بۆچی لاجەنین کولتوریان هەیە ئەمە وەکو بەغدادی و تونسی ئەوانە نیە جەزایریەوەن ئەوانە لاجاتن زار بە زەورامی کولتورێکی دەوڵەمەنی هەیە کولتورە ئەدەبیەکەی بەقەدەر کولتوری عەرەبی دەبێت باشە بە زەورامیەکە وە تێکستی تری هەیە تێکستی دینی هەیە کە ئەمە لای فارسیش نی جۆرەکی تر لە تێکسی بەرەمێنەوە ئەمە پارادۆکسە نا زمانە نا زاریشە ئەمە پارادۆکسە ئێمە ینی شتێکی ئاواین جێشەکەمان ئەوی پێی دەڵێن سوپا پارادۆکسە نەتوانین بڵێ میلیشایە نەدەتوانین بڵێ سوپایە ناتوانین کە دەڵێ سوپایە لە شوێنەکەوە میلیشا دەردەچێت کە دەڵێ میلیشایە لە شوێنەکەەوە سوپا دەردەچێت ینی شتێکە لە ژێر دەستا دەردەچێت ناتوانانی حەلی بکەیت وام پارادۆکسان دێک لە بەحسەکان دەرکیان پێ کردو جەریئانە و تویانە ئەمە لە بەردەم پارادۆکسەکەین لێک دژیەکەین پێمان حەل ناکرێت واز دەکەم جەریترینی ئەو بەحسانە عەباسی وەلیە کار خۆی کوردە بەزێکێکە لە بەحسە ژیانێک وان برۆنسن هاویشە دەرکی بەم لێک دژێ کردووە بەڵام ئەم لێک دژەی ئێمە چ ڕەبتێکی بە دیکارتەوە دیکارت بەرەو ئەوە دەمانبات کە ئێمە بتوانین بگەینە ئەو شوێنە لەو شوێنەوە سەیری خۆمان بکەینەوە کە ئەمەی لە شوێنەکەی ترەوە سەیری دەکەین بەو نەریتە پارادۆکسە بە نەریتەکەی تر پارادۆکسنی یعنی بۆ ئەوەی ئێمە بۆ دەرەوەی ساخکەینەوە کە حاڵەتی کورد ئەمەیە دەبێ ئێمە نەریتێکی بیرکردنەوەی تا زەمانە بێت وە کورد ئەگەر
نەگاتە کۆژی تۆی خۆی یعنی من بیر دەکەمەوە ئێمە نین هەتا بیر نەکەینەوە ئێمە هەین بەس نیشین ئەمەی کە هەیە هەتا بیر نەکاتەوە بوونی نابێت ئەو بوونەی کەنێتی لەبەرەوە ڕێگای دیکارتیە دیکارتیش خۆی دەڵێ ئەم ڕێگایە کە من پێی دەگەم بە شتەکان ڕێگای تۆ نیە ئەوە تۆش ڕێگای خۆت هەیە یعنی ڕێگاکەی ناکاتە نەریت بۆ ئەوی تر ئەمە فەرقی دیکارت و ئەوانی ترە بەڵام بۆ نمونە علمی ئیجتیماع وەک زانستێک منهەجێک دادێنێ ئەڵێ تۆ بەو منهەجە نەنووسی تۆ ئیشەکەت زانستی بەس دیکارت پێت ناڵێ ئەگەر تۆ بەو ڕێگای من نەڕۆی ئەوەی پێی دەگەی هەڵەیە ئەڵێ تۆ دەکرێت بە ڕێگای خۆت ئەسەن بگەیتە کۆمەڵێ ینی بگەیتە ئەو شتانە بەڕوونتر لەوەی کە منیش پێی دەگەم لەبەر ئەوە ئەو لە ئەساسەوە پێی وایە کێشەکە لە ڕێگاکانانی بەڵام کێشەی زانستە مۆدێرنەکان لە میتۆدایە لەو میتۆدەیە کە ئەم باسی باسی جۆرێک لە میتۆد دەکات ئەوان باسی جۆرێکی تر لە میتۆد دەکەن ئەوان باسی میتۆدێک دەکەن کە میتۆدی بیرکردنەوە نییە میتۆدی ئیشکردنە تۆ لە کۆمەڵناسی میتۆدێک دێنی ئیشی پێ دەکەی هەر لە عورفی زانکۆییشا پێی دەڵێن میتۆدی ئیشکردن یانی باشە بەس ئەمەی دیکار دەڵێ میتۆدی بیرکردنەوەیە بەو معنایەنە کە میتۆدێکی داهێناوە ئێمە بیری پێ بکەینەوە نا ئەو دەڵێ بەم ڕێگایە تۆ ینی بەم ڕێگایی کە من پیاە ڕۆشتوم گەیشتوم بەو شتە ئەگەر تۆ گەیشتی بەوە دەتوانی بە ڕێگاکەی خۆتە تۆش ڕێگای خۆت بکەیتەوە بۆ ئەوەی بگەیتە شتەکان یانی دەتوانی نەریتی خۆت دابێنی لەبەر ئەوە لە دیراساتی کوردی بۆ نمونە ئێستا ئێمە بەحسێک بکەین لەسەر کورد ئیلا نادەگەینەوە لێک دژە و لێک دژێش بنبەستێ یعنی ئەو بنبەستە کە هەیە ئەو لێک دژە ئەگەر ئێمە بەجددی وەریگرین و پێمان حەل نەکری لە ڕاستیا خۆمان دەکوژین چونکە دەمان خاتە ناو دەوامەیەکە هەست دەکەین شتەکە وایە واژ نییە هەست دەکەین ئاگر دەبێ بسووتێنە کەچی ئاگرەکەی ئێمە ئاگری شەو گەرمیشی هەیە و بەس ناسووتێنێ هەر شتێکی تر لەمانە یعنی تووشی ئەمە دەبیت تووشی قەهر دەبیت هەست دەکەی ئەمە دەبێ ببێت بەس بۆ نابێت هەست دەکەی بۆ ئەوی تر دەبێت بۆ من نابێت ئەمە کێشەی کورد کاتێ کەسێکی وەکو بێشکچی بەرزی دەکاتەوە کەسێکی وەکو چۆمسکی بەرزی دەکاتەوە وەک کێشەیەک وەک ناحەقێک بەرامبەر کورد لێرەوە لە ڕاستیا کێشەکە بەرز دەکاتەوە ئەڵێ ئەوانی تر بۆ دەبێ بۆ ئەوانی تر بۆ ئەمان نابێت یعنی لەوێ وەڕەوایە کە ئەمانیش وەکو ئەوانی تر ئەو ئیمکانیەتیان تایە ببن بەڵام بۆچی ڕێگە نادەن ئەمان ببن و ئەوان ببن و ئەمان نەبن بەتەبان ئەوان غافڵن لەوەی کە کێشەکە لە شوێنێکی ترایە کە بەو میتۆدە تۆ ناتوانانی حەل بکەیت و لەبەر ئەوە ئێمە پێویستمان فعلەن بەو بیرکردنەوەیە بە فرێدانی هەموو میتۆدەکانە و لێگەڕانە لە عەقڵمان بۆ ئەوەی دەرک بە خۆمان بکات و بۆ ئەوەی میتۆدی خۆی بێنێتە ئاراوە و تعریفی خۆی بکە پێناسەی خۆی بکە بە پێی ئەو میتۆدە بە جۆرێک کە بەرامبەرەکە نەتوانێت ئەو ئەساسە لۆجیکیەی لە میتۆدا هەیە هەڵی وەشێنێت و ئێمە نە خۆمان دەناسی نە دەرەوەش دەمان ناسی شتێکە کەس نازانێت چییە یعنی هەریەکە بە جۆرە تعریفی دەکات ئەی ئەمە ژانیەوە ناتعریف ناکرێت بوێری دیکار لێرایە دەڵێ ئەوەی کە ئەو پارادۆکسێتیایە لێک دژێتیایە خەلەلێکەیە ئەوەنا ممکن نییە لێک دژ بێت یعنی بوونی ئێمە ممکن نییە لێک دژ بێت چونکە ئەوەی لێک دژە لە وجودا لە ڕاستیا بوونی نییە لێک دژ بێت یعنی شتێک ناکرێ بێت و نەبێت ناکرێت ئەی چۆن شتێک هەیەەوە نیەوە کەچی ئەش ینی بەواقعی هەر ڕێک عەباسی وەلی وا دەڵێ ئەمە هەشە بەڵام ناتوانیش بڵێ هەیە نیشە ئەمە ئەڵێ چۆن خۆشی دەڵێ چۆن ئەمە دەبێت ئەمە پرسیارەکەیە ئەمە چۆن دەبێت وەم ئێمە ڕێک دەبێ بە پێچەوانەیە و تەسەورەوە کە دەڵێ ئەگەر ئێمە ئەوروپیەکان نەبن ناتوانین بیر لە هیچ بکەینەوە دەبێت فعلەن ئێمە ئەگەر خۆمان بیر نەکەینەوە ناگەین بە هیچ لاواسێ چونکە ئەو میتۆدانە ئەگەر عەرەبێک بخوێنەوە فارسێک بخوێنەوە
ئەو چاوە ئەوروپیا ئەو میتۆدە ئەوروپیا ئەگەر بتوانێت شتەکان تەسنیفکە و هەموو شتەکانی تر لە ناو جیهانە ببینێ بەو میتۆدە تۆ ئەو منتیقەیە نابینێت کە پێی دەڵێن کورد و هەموو میتۆدێکیش لەبەرەوەی نەریتەکە مححکومە بەوەی کۆمەڵێ منتیقە هەیە نەیبینی بۆ نمونە کاتێ من لەسەر بە پێی میتۆدی ئەرستۆ بیل لە تەبیعە دەکەمەوە هەندێک منتیقی شاراوەی کوێر هەیە کە من بەم میتۆدە هەرگیز ناتوانم بیان بینم کاتێک بە میتۆدە نیوتنیەکەتە سەری تەبیعە دەکەم بامان شێوە کۆمەڵە منتیقە هەیە کە دەکرێت لە گریکیەکە ڕۆشن بن کە چی لەوێ تاریکە و ناشتوانی تۆ بەمە ئاوا بیرکەیتەوە نابێتە ئەوەی کە شتێک لە ئەسڵ لەوێ هەیە وە کێشەکە لێرەیە ئەو میتۆدە ئەوروپیا ئێستا بەو میتۆدە هەموو قەومەکان تعریف کراونەوە فارسێک بەو میتۆدە تعریف کراوە پێی دەڵێن قەومێکە و هەیە و شەرعەتی هەیە کوێتێک بەو میتۆدە تعریف کراوەتەوە کە وەکو دەوڵەتێک هەیە کوێتێک کە چەند بچووکە ئەمریکایەکە بەو تعریفە تعریف کراوە یعنی بەو میتۆدە تعریف کراوە ئەو میتۆدە تعریفی کردووە بەس کێشەکەوەی ئەم میتۆدە کە دێت ئەم منتیقە دەیەوێت تعریف بکە تووشی لێکجی دەبێ ینی ناتوانێت تعریفەکەی بکات چونکە ناتوانانی تۆ لە تعریفا بڵێ هەژە و نیشە ناکرێت تعریف بڵێ لێکجیت یا بێت ئەیدەی کە مامەڵەشی لەگەڵ دەگەن ئەوەی هەیە و نیشە ینی تۆ کە دەگەیت ئێرە تۆ دەبێت بەحسەکەت ڕاگری چونکە ممکن نییە ئەوە بوو کە پێشتر وتمان زانست نابێت لێکجیت یا بێت ئەی کە لێکجیت یان نیە و ئەمەیە هەل ئەلێرا پرسیارێک دروست دەبێت پرسیارێک دروست دەبێت کە میتۆدەکان لە ڕێگەی و میتۆدانەوە ئەو پرسیارە جواب نادێتەوە ئەمە فەرز دەکات لەسەرت کە تۆ ئەو میتۆدانن لابەی ڕێگە بدەیت بە عەقڵ ئەم جارە ئیشی خۆی بکات یعنی مەوزوعەکەەوە نییە من هەموو ئەو شتێک کە ئەیدەیزانم و بە میتۆدەکان و فڕی دەم و بڵێم ئەمە هیچ نییە با خۆم بیرکەمەوە مەوزوعەکەمە نییە بەعکسەوە تۆ دەبێت کاری ئەو میتۆدانە ببینی کە کار دەکەن بەڵام شتێکگەی یا سێر دەکەی دەیکەن بەژێر لێەوە یعنی ئەم میتۆدە بۆ ئەوەی دەسەڵاتی خۆی بێڵێتەوە نایەوێ ئەوەی کە ناتوانی بەهۆی ئەوە بیزانی نایەوێ ئاشکایکە هیچ بەحسێکە لە بەحسەکەی دەکاتە لێکدژی لە ئەنجامەکە حەز ناکات لێکدژیەکە ئاشکراکە چونکە بەحسەکەی هەڵدەوەشێتەوە ینی بەحسەکەی و کاتە بە بەحسێکی ئەکادیمی حساب ناکرێت ئەگەر بەم شێوەیە بڕۆین هیچ بەحسێک لێکۆڵنەوەیە کە لەسەر کورت کراوە ئێمە ناکرێت بە لێکۆڵنەوەیەکی زانستی بزانین بۆچی چونکە لە جاتی ئەوەی لە پارادۆکس و لێکدژەکان دەرمانکە و بمان باتە شوێنێکە شتەکە یەکلاییە پارادۆکسیتیانە لێکجێتیانە دەمانبا بەرەو لێکدژەکە ینی بە پێچەوانەی ڕێک بەحسی ترەوە ئەوی تر لە لێکدژەوە دەڕوا بۆ هارمۆنی و نەبوونی لێکدژی ئەمیان بە پێچەوانەوە سەرەتا هەست دەبین هەموو شتێک تەواوە کەچی دوایی دەچیتە ناو بابەتەوە سێر دەکەی دەگەیتە شوێنێک لێکدژیایە دەگەیتە شوێنێک وەکو وایە ئاگر ئاوەکە نەخوێن دەگەیتە شوێنێک وەکو ئەو وایە توزانم هەر شتێکی تری کە خۆر هەڵ نەیەت ینی دەگەیتە ئەوەی کە فڵان ئاوا نەبێت ینی دەگەیتە شتێک کە بە ناچاری دەبێ وابێ کەچی وایە طبعا لە ممکنە لێکدژی دروست نابێت چونکە ممکن ئەگەری ئەوەی هەیە هەبێت و ئەگەری ئەوەی نییە ئەوەی کە ئەگەریە ناکرێت پێی بڵێن لێکدژیتایە چونکە ئەوەی ئەگەریە دەکرێت هەبێت و دەکرێت نەبێت بەڵام طبعا لێ کاتیشان ناکرێت ئەو ینی دوو ئەگەر پێکەوە کە دژ بوون پێکەوە دەرکەون ینی دەرگاکە تۆ دەکرێت کراوە بێت و دەکرێت نەشکرابێتەوە بەس ئەم لێکدژیە لە بوونە ینی شتێکە کە ناکرێت تۆ دەکەوێتە ناو شوێنێکەوە کە بە زەرورەت دەبێ وابێ کەچی بە ناچاری دەبێ وابێ کەچی وانی یعنی تەنانەت جۆری لێکدژیەکەش سەیرە ئەی بۆ ئەوەی هەموو ئەمانە هینکەی لەم وەزانە دەرچی پێویستمان بەوەیە فعلەن ئەوەی کە کراوە ئێمە لە دوای ئەوەی کە تاقی دەکەینەوە و نامانگەیەنێ بە شتێک کەس دەکەین هەیە و بەڵام نایبینی دەبێمانە بخێنە لاوە ڕێگە بە عەقڵ بدەین بیرکاتەوە ئێمە شتانێکەیە ئەوە میتۆدە لەسەری فەرز کردوین کە ئەگەر ئێوە وانە بن ئێوە نین ئێمە دەچین دەمانەوێت ئەم شتانە دروستکەین دروست نابن بۆ نمونە دەڵێن ئەگەر یەک ڕیز نەبن ئێوە نین ئێمەش دەمانهەوێت یەک ڕیزی دروستکەین لە یەک ڕێزی دروست نابێت وەکو تەلاقەکەی بارانبەر کە تەلاقی خواردبوو بێت کورد بخەیتە ناو سندوقی بیپسیەوە ڕیز نابێت ئەی دەبێت لەمە ئەم
تەلاقە کە قسێکی عادیە ئەمە هەستێکە ئەمە لە خۆی ناهاتوە و ئەمە خبرەیەکە لەبارەی ئەوەی کە کورد تەنزیم ناکرێت ڕێک ناکرێت چون یەک ناکرێت باشە و هەر ئەمەیە کە ڤان برۆنسن تاکیدی لەسەر دەکاتەوە دەڵێ کورد بە مۆزایەکی دەمێنێتەوە چون یەک ناکرێت لە کاتێکا نەتەوە داوای چون یەککردن دەکات ئەی باشە بۆ نابێتە پرسیارەکە بۆچی ئێمە دەبێ هەر چون یەکیکەین بۆ نابێت جۆرێکی تر بیرکەینەوە هەنی لەبەر ئەوەی میتۆ دەکە و ناچاری کردوین وا بیرکەینەوە هەر دەبێ وا بیرکەینەوە ئەی بۆچی وە جۆرێکی تر بیر نەبین بۆچی جۆرێکی تر ناتوانین بیرکەینەوە چونکە ئەگەر جۆرێکی تر بیرمان کردەوە ئێمە ڕەوایەتی وەرناگرین لەلایەن دەرەوە با ڕەوایەتی وەرنەگرین لەلایەن دەرەوە بەڵام هیچ نەبێ با کێشەکە بۆ خۆمان با نەبین بە دەوڵەت بەس بزانین بۆ وای خۆ کێشەکە لە ڕووی معرفیەوە دەتوانین کەس نییە ڕێگە لە من بگرێ بیرکە کەس ناتوانێت ڕێگەم لێ بگرێ لە ناو ئەو شاخانە بۆ خۆم بیدێتەوە یعنی شتانێک گەیە ممکنە ڕێگەم لێ دەگرن دەوڵات ببم بە دەوڵەت دروستکەم شەرعیەتم نییە بەڵام ناتوانن ڕێگەم لێ بگرن من بیرکەمەوە لەوەی کە بڵێن ئەو نەتیجانەی ئێوە لەبارەی کوردەوە پێگەیشتون وانێەوە ئەمە نەتیجەکەیە من ڕێگەمەیە بیرکەم ئەمەیە ڕەوایکە و من کۆرسەکەم ناونا ڕەوایەتی بیرکردنەوە لێرەوەی من ڕەوایە بیرکەمەوە بۆ نمونە لە زمان لە شوێنێکی ترەوە میتۆدێک بۆ ناسینی زمان بێنمە ئاراوە کە ئەوروپیەکان نێنێنەوەدا و من لە سەردەمی کولیا بیرم دەکردەوە باشە ئێمە ناتوانین بیرکەینەوە وەک ئەوروپیەکان نایە دەکرێمەوە بێ ئێمە ناتوانین بیرکەینەوە ئەوان دەتوانن بیرکەنەوە ئەوان عەقڵیان هەیە ئێمە نیمانە ئەمە ممکنە ئێرچیە دەمهێنا و دەمبەر سێر دەکەم ممکن نیە من مرۆڤم ئەو مرۆڤە ئەو عەقڵیەیە من عەقڵم هەیە ئەی باشە بۆ ناتوانم بیرکەمەوە بۆچی ناتوانم تۆردا ڕێژم بۆچی ناتوانم ئەوەی ئەو دەتوانێت بیکا ڕۆژهەڵاتی ناتوانێت بیکە بۆ بیرم دەکردەوە ئەوان تەکنۆلۆژیایان هەیە و تاقیگەیان هەیە و فڵانیان هەیە و ئەمانەیان هەیە باشە من بۆ لێکۆڵنەوە لە زمان چ پێویستم بە تاقیگەیە چ پێویستم بە وەسایلانەیە کە بۆ نمونە لە فیزیا پێویستمە لە کۆمەڵناسییا بۆی من کورد بناسم بۆی ئایلەکەم بناسم پەیوەندی ئایلەی و خێزانی بناسم لە ئەنترۆپۆلۆژیا من چ پێویستم بەمێ ئەی باشە کە پێویستم نییە بۆ ناتوانم بیرکەمەوە ئەیدێ ئەگەر بیریش نەکەمەوە نیم فعلەن من نیم ینی کۆژیتۆی دیکارتی لە شوێنەکە ڕێک کۆژیتۆیەکە کە دەتوانی لەبارەی کوردەوە بیڵێکەکان کورد ئەوەیە کە تا بیر نکاتەوە نابێت بەڕاستی یعنی ئەو بوونە هەیەی وهمیە بوونەکە شەرعەتی نیە لەبەرەوە ئێمە پێویستمان بە بیرکردن پێویستمان بەوەی بیرکەینەوە بەر لە هەموو شتێک دەبێ خۆمان بناسین و ئەو منتقەیە کە ئێمە وەک من ناوچەیەکی کوێری شاراوە چاوی زانست نامان بینێ ناتوانێت من خاتە ناو تاریفەوە دەبێ ئێمە ئەو تاریف بکەین دەبێ بنەمایەک بدۆزینەوە بۆ ئەو تاریفکردن و بنەمایەکی بەهێز کە بتوانێت هەموو دەرکەوتە کان کە بە لێک دژجارن بەگەڕانەوە بۆ ئەو بنەمایە لێک دژەکەیان نەنێن لەبەر ئەوە دیکارت بۆ ئێمە پێویستە و دیکارت پێویستە یانی چی یانی قسەکانی دیکارتە ینی گەڕانەوەی دیکارتی بۆ عەقڵ بەو ڕێگایە کە دیکارت پێگەڕاوەتەوە ئێمە پێویستمان بە گەڕانەوەیکی وایە پێویستمان شتەکان بخەینە لاوە بیل لەمە بکەینەوە ئەرێ من بۆ وام وەکو کورد تاوان بەر لەوەی ئەم پرسیارە بکەیت دەبێت پرسیارەکە ڕێک شخصی بێتەوە ناو شخصی تۆ وەک خۆت دوایەوە کە ئەمە گەیشتی بەمە کۆجی تۆی ذاتی خۆت لەم کۆجی تۆیەوە کۆجی تۆ ئەم بیرکەرەوەیە کە غایبە ئەوەیە کە بیر دەکاتەوە ئەوەیە کە بیر دەکاتەوە بیرکردنەکەی بوونی بە شوێنابێت ینی لەبەرەوەی بیر دەکاتەوە هەیە لێرە مەبەست لە بوونی فیزیکی نییە بەمانە ئێمە هەین بەس نین فعلەن لێرەوە وەکو وجودێکی فیزیکی ئێمە نەفی ناکرین ینی وەکو کوردیش ئێمە نەفی ناکرین کیمیایمان لێ دەدرێ هەموو شتێکمان لێ دەکرێت بەس گیمان ینی هەین بەڵام نیشین بۆ ئەوەی ئەمەی کە نییە ببێت حتمما پێویستی بە بیرکردنەوە پێویستی بە تعریفکردنە من تعریف دەبێ بۆ تعریفی کورد بکەم بۆ ئەوروپیەک و دەبێت لە دەستگایەکی کوردۆلۆژی لێرە دامەزرێەوە بەحسەکان بکرێن ئەوروپیەک بێت لێرە ئەو تێگەیشتێک کە دروست دەوێت بۆ کورد ئەو بیباتەوە بۆ ئەوروپا لەوێ لەسەر ئەساسی مەجازە بەڵام ئەم بەچی دەکرێت ئەمە بەوە دەکرێت کە تۆ فعلەن
دوای ئەوەی کە تێگەیشتی ئەم منهەجی کۆمەڵناسیەکە ئەنترۆپۆلۆژیا هەمانە ئەم زانستانە دوای ئەوەی تاقیدکردنەوە پرسیارێکگەیە دەمێنێتەوە فراغێک مشکلەیەکگەیە دەمێنێتەوە شوێنی ئەو مشکلەیە بکەوی و جورئەت بکەی شوێنی چونکە جورئەتی دەوێت شوێنی يعني وەکو وایە تۆ فعلا بە ڕێگایەکە بڕۆی کاموو دنیا بە ڕێگایەکی تراتەوە وە سەختیەکە لێرایە من فەرەزەن وەکو باحثێک لەو مەجالە کاتێک بە ڕێگایەکی ترا دەڕۆم و دەگەمە نەتیجەیەک لە ڕاستیە ئەوان باحثەکانی ترکە بەو میتۆدە دەکۆڵنەوە ئەمە وەکو وایە ڕێک بن بە ڕێگایەکە ڕۆشتم ئەوان بە ڕێگایەکی ترە يعني ئەمە سەختە تۆ دەبێت قبولی ئەم سەختیە بکەیت دیکارت قبولی ئەم سەختیە دەکات ئەو منهەجانەی کە هەن بۆ ئەو پرسیارانەی کە ئەو هەیە وەڵامی پرسیارەکان بداتەوە نە لە زانکۆ نە لەوەی کە هەیە دایمە پرسیارێک لە لای دەمێنێت منتقەیەکی شاراوە هەر دەمێنێتەوە ئەمە گومانەکەی لا دروست دەکات گومان دروست دەکات لەو منهەجە یعنی من دەبێت گومان دروستکەم لە منهەجە ئەوروپیەکە کە من ناخوێنێتەوە نە گومان لە خۆم بکەم بە تەیرێکی معقول تا ئەو نەخوێنێتەوە و ناژم بەو تێرە معقول ئێمە هەر ویستمان خۆمان بکەن تەیرێکی معقول نەبووین نابین بەڕاستی نابین دەبێت تێبگەین کە نابین دەبێت ڕازی بین کە نابین بەو تێرە معقولە هەتا ڕازی نەبی ئەمە زۆر سەختە تۆ ڕازی بیت بەمە کە ڕازی بووی بەمە ئەو کاتە دەتوانیت بیرکەیتەوە یعنی کە ڕازی بووی بەوەی کە نەبیت دەتوانی بیرکەیتەوە تاوەکو ببیت نەبیت بەو دەبەر ڕۆشنایی ئەو میتۆدا ببیت وەک ئەوەی کە ببیت دیکارت لێرەوە زەرورە بیرکردنەوە لێرەوە زەرورە و بیرکردنەوە وەکو وتم بۆ ئێمە لە هەموو میلەتێک زەرورترە و ئێمە تازە چارەسەرمانیە ئێمە هیچ چارێکمان نییە جگەل لەوەی کە عەقڵی خۆمان ڕێگەی بدەین بیرکاتەوە نەترسین لەوە و ترسناکە ئێمە عەقڵی خۆمان بیرکاتەوە ترسناکە ئەمە بەقەدەر ئەلانکردنی دەوڵەتی کوردی و ڕێفراندۆم کە بەجارێک یەک دنیا هەمووی دەترسێ بیرکردنەوە لەوە ترسناکترا ترسێکە کتابان کەسیش نازانێت بۆ دەترسێت یعنی کەس نازانێت بۆ ئەمە ترسناکە کەس نازانێت هەر نابێت و ئەی بۆ نابێت نازانێت کاتی نییە تابان دوای 100 ساڵی تریش ئێمە هەر شت پێ هەر نەفسی شتە ینی نەفسی نەتیجەیە ئەمە ڕەبتی بە شوێنێکی ترەوە هەیە و تا تۆ نەگەی بەمە کە ئەمەی 100 ساڵە ئێمە پێوەی سەرقاڵین دەبایە بە شتێکی ترەوە سەرقاڵین و ئەمە ڕێگاکە نییە و ناشوان گەێنێ بە هیچ دەبێت بگەیتەوەی کە ئەمە ناگەینێتە هیچ دەی ئەمە تۆ وەرە بە گروپێکی سیاسی بڵێ کە تاریخێکی لەسرە ماڵ چنیوە پێی بڵێ ئەمەی کە تا ئێستا کردومانە نامەگەێنە بە هیچ چی ڕوو دەدا ئەمە ئەگەر لە ناو سیاستان نەکرێ لە ناو چیا دەکرێت لە ناو بیرکردنەوە دەکرێت بیرکردنەوە ڕاستە لە ڕووی دەرەکیەوە خەتەرناک نییە بەڵام لە ڕووی بیرکردنەوەەوە فعلەن خەتەرناکترە لەوەی کە تۆ هێنکەیت واوانەی کە بەو ڕێگایە ناڕۆن نازانن خەتەرەکە چەند خەتەرناکە و لە ئێستاوە من دەڵێم بە ئێوە بیرکردنەوە خەتەرناکە بۆ معنایەش ناڵێم کە بڵێم وەکو دەڵێن زۆر بیر مەکەنەوە شێت دەبیشتی وانە و غەڵەت بیرکردنەوە ئینسان بەرەوە ئەوە دەبا کە بیخاتە ناو تاریکیانەوە بیر نەکردنەوە لە ڕاستیە ئینسان تووشی ئەو وەزە سایکۆلۆژیانە دەکات ئینسان کاتێک کە بیری کردەوە لەو دۆخە سایکۆلۆژیانە بەعکسەوە دەرباز دەبێت هەرچی تاریکی خەیاڵمان بەمان دروست دەکات و ئێمە بە خەیاڵ دنیا لە لامان هەر لە خۆیەوە ڕەنگین دەبێ و هەر لە خۆیەوە خۆش دەبێ و هەر لە خۆیەوە ناشرین دەبێ و زۆربەی ئیشکردنە لەسەر خەیاڵی ئێمە بیرکردنەوە ئیشی لەسەر ناکرێت یعنی دەرەوە ناتوانێت ئیش لەسەر بیرکردنەوەی تۆ بکات و بیرکردنەوە لە تاکە شتێکیا کە فعلەن سەر بەخۆی ئازادە چونکە لەژێر کاریگەری هیچی ترانیە ئەوەی کە لەژێر کاریگەری هیچی ترانیە ئەوە دەتوانێت ئەو شتانە ببینێ و بناسێ وەکەوەی کە هەن و کاتێک بیرکردنەوە تەحول دەکات بۆ خەیاڵ و دەکرێتە ژێر کاریگەری ئەوی دی ئیتر ئەو شتە دەناسێ وەک ئەوەی کە کاری تێدەکات نەک وەک خۆی یعنی ئێمە شتەکان دەبینین وەک ئەوەی کە کارمان تێدەکەن نەک وەک ئەوەی کە هەن ئەم بینینە وەک ئەوەی کە کارمان تێدەکەن دیوێکی بێ ئەم شتەیان
ینی شتەکە لە خۆیان ئێمە دەرکی پێ ناکەین بەبەست لەو شوێنەوە دەرکی پێ دەکەین کە کارمان لێ دەکات دەکرێت بە جۆرێکی تر کار لە حیوانێک بکە ئەو کاتە گەرە حیوانە بیر بکاتەوە فعلا نەتیجەیەکمان بۆ دێتە دەرێکەتەوە نەتیجەکان جیاوازە هەر لێرەوە ئێمە بیرکردنەوەمان پێویستە و ئێمە لە جەنگا بە ئازان ئاسراوین بەڵام هەست دەکەم پێویستمان بەوەیە لە بیرکردنەوەش ئازابین و فعلا لە بیرکردنەوەشا کاتێ سەری تاریخ دەکەی کەسێکی وەکو سۆرەوەردی و جورئەتێکی عەجایبی لە بیرکردنەوە هەیە چونکە دەستکاری چی دەکات دەستکاری نەریتی ئەرستۆیی دەکات و سۆرەوەردی شتێکی هاوشێوەی دیکارت دەکات شتێکی هاوشێوە ناڵم وەکو دیکارت بە شتێکی هاوشێوە دەکات دەست لە شتێک دەدا و دوایەوە تەبان شەمسەدینی شارە زووری شەویش درێژە بەم مەسلەیە و من فعلا کات سۆرەوەردیم دەخوێندەوە هەستم بەو جورئەتە دەکرد کە تایە تەنانەت مستەڵە حارستیەکان بەکار نایەن ئەو پیاوە لەبەرەوە هەست دەکەم ئێمە جورئەتمان لە بیرکردنەوە هەیە بابا ناوزێک کە لە لادەکەی منە بووە کۆمەڵە تەسەووری عەجایب دەڵێ ئەمە جۆرێکە لە جورئەت لە بیرکردنەوە بەڕاست یعنی ئەوەی کە حەلاج دێڵێ لە چاوەی بابا ناوزی سەرگەتی وتوێتی هەریژ أنا الحق نية أو لا أنا الحق تبحر يوم الظاهر والتكستي هي تكستي معه الوقت أما جورك لا جرأة لا بيركنا بلام استا بيسبام بجرأة بو بيركنا وبو شتى كيتر بو كيشكاني بوني أمل لا استا وأو كيش تاريخية شارع نسازك استا وأما بيسبام بنا أما لدواي رابرينو بردوام دمانوي بەو خۆمان وا لێ بکەینەوە تاریفانەی دەرەوە قبولمانکەن بەردەوام دەرەوە دێنین بۆ ئەوەی بڵین وەرە بمان بین چاوەی لە دەرەوە هەیە ئێمە ڕووناکی دەکەینەوە شوێنی بۆ دەکەین بینای بۆ بەرز دەکەینەوە بۆ ئەوی ببینین بەس نابینین ئاوا کە بیر دەکەیتەوە لێرەوە بیرکەیتەوە دەکەی مەسعودی ڕاستی وتووە ئێمە جنۆکەی نابینین فعلا نابینین ئێمە نابینن ئەو چاوان قودرەتی ئەو ناتوانێت ڕووناکی بخاتە ئەو تاریکیە ناتوانێت ڕۆشن لەبەرەوە بیرکردنەوە زەرورە ئێمە پێویستمان بە ڕووناکیەکی ترە پێویستمان بەو ڕووناکیە دیکارتیەیە کە لە ناو ڕۆحی ئینسانە هەیە و توانای ڕۆشنکردنەوەی ئەو ناوچەیە و ئەو ڕووناکیە تەبیعیە کە دیکار باسی دەکا و خۆی بۆی دەگەڕێتەوە لە ناو خۆمانایە و ئێمە دەبێ ئەم ڕووناکیە کۆمەکمان کا بۆ ڕۆشنبوونەوەی ئەو شوێن ئەو کاتە کە ئەم میتۆدە هەبوو ئەو کاتە ئەوروپیەک دەتوانێت بێت بەم میتۆدە ئەمە بکاتە چاوی عینەکەی کەی ئێرە ئەو کاتە دەتوانێت ببینێەوە چیە بەس کاتێ من دەچم عینەکەکەی ئەو دەکەمە چاوم بۆ ئەوی شتەکە ببینم نایبینم ئەمە جۆرە لە لێک دژی هەر لە لەین دەچێت لە ئەو تیۆرەی کوانتەم لە ئەلکترۆن دەچێت ئەو ئەلکترۆنیکە دەتەوێت جێگەکەی دیاریکەی جوڵەکەی ون دەبێت دەتەوێت جوڵەکەی دیاریکە یانی شتێکی لەو بابەتەیە و ئێمە پێویستمان بەوەیە کە ڕێگە بە عەقڵمان بدەین و ڕێگە بەو ڕووناکیە تەبیعیە بدەین کە ئەو پێی وایە لە ڕێگەی ئەوە ئێمە دەتوانین نەریتەکان بدۆزینەوە دەتوانین لەسەر بنەمایەکی پتە و زانست دامەزرێنین ڕێگەی پێ بدەین کاری خۆی بکە لە کاتێکا بەڕاستی ئەم کارکردنە ئەوەندەی من بزانم زۆر قەدەغەیەکی زۆر بەهێزی لەسەرا بەس قەدەغەکردنێکی نادیار و ناوایانە لەبەرەوە دیکارت پێم وایە ئەلێرەوە پێویستە و ئەمە تەنها ئەوەندە بوو تا بزانین دیکارت لە کێوە گرنگە لە وانەکانی ترە ئەوەی کە هەیە دەکەوینە سەر تێکستەکە و لە ڕێگەی تێکستەکەەوە ئێمە دەست لەگەڵ دیکارتا گەشتەکە دەکەیت ئەتا دەگەینە ئەو شوێنەی کە دیکارت بۆ یەکەم جار عەقڵی دیکارت ڕووناکی دەخاتە سەر بۆ یەکەم جار لە ناو تاریخی ئینسانیەتە مرۆڤایەتیە دەگات بە خاڵێکە کەس بیری لێ نەکردوێتەوە و مادام ئەمە گەیاندوێتی بەو خاڵە کەواتە ڕێڕەوێکی تازە هەیە چونکە ڕێڕەوی تازە دەمانبا بۆ ناوچانەی کە ڕووناک نەکەونەوە